باشە ئەمڕۆ ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی گوتاری ڕقبەریە هاژە ئەم بابەتە زۆر گرنگە هەم بەتایبەت لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی لەم جۆرە گوتارە دوور بین و زیاتر لە یەک نزیک بینەوە چونکە هەموو کات ئێمە هەرێمی کوردستان چونکە وڵاتینە ڕەنگە پێویستمان زیاتر لە وڵاتێکی دیکە بەیەکتر هەبێ ڕاستە چونکە پێکهاتەی زۆری تایە لە هەرێمی کوردستان کللتوری جیاوازی تایە بێگومان ئەمە هەڵبەت پێویستی بە بناغەیەکی تۆکمەی لێک تێگەیشتن و یەکتر قبولکردن هەیە ئەوەش پێم وایە سمبولی کوردبوونمانە بێگومان لەسەر ئەم بابەتە دەوەستین دەبێتە یەکێک لە بابەتە گرنگ و سەرچەکانی ئێمە و میوانمان لەگەڵ دەبێت بەڕێز مامۆستا بەناس حەمە ڕەشید مامۆستای زانکۆ و پسپۆری ڕاگەاندن لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت مامۆستا بەناس بەیانیت باش سڵاوت لێبێ دەمەوێت ئەوە بپرسم ئەوەی ئێستا لە میدیاکان دەبیندرێت ئەمە لەکوێی ڕاگەاندن جێی دەبێتەوە پێی دوایە بەڕاستی ئەمانە هەندێک ینی میدیا یان خود سوۆشال میدیا بەڕاستی ئەمانە دەتوانانی پێیان بڵێن ڕۆژنامە نووس ئەوانەی کە ڕق بڵاو دەکەنەوە سەرەتا بەیانیتان باش ڕۆژێکی خۆش بۆ هەموو کورد بۆ بەیانیتان باش بەیانێکی جوان ڕۆژێکی خۆش بۆ هەموو لایەک هیوادارین ئەمڕۆ دوور بێت لە ڕق و کینە دوور بێت لە بیستنی قسەی ناخۆش قسەی تون و تیژی ئەمڕۆ یادی بڵێن یادکردنەوەی هەژدەی مانگ کە ئەکاتە یادکردنەوەی بەرەنگاربوونەوەی خطابی کراهی یاخود بڵێن گوتاری ڕقوکینە بەگشتی و بە تایبەتیش ئەگەر بڵێن کە پشکێکی زۆری بەرئەکەوێت کە ڕاگەیاندنە خۆی گوتاری ڕقوکینە تا ئێستا پێناسەیەکی بڵێن پێناسیکی تاواتی بۆ نەکراوە ئەوە ئەتوانین بڵێن کە گوتاری ڕقوکینە بریتیە لە هەر وتراوێک یاخود نەوتراوێک کە لە پرۆسی کۆمیونیکیشن و پێگەیشتن ئەگوازرێتەوانێت کە خۆی لە زارێکی و نازارێکی ئەبینێتەوە زارێکێکە مەبەست لەوەی کە قسەکردنە وتنا دەنگە کە کەسی بەرامبەر ئەیبیستێ یاخود نازارێکیە کە ئەمش لە ڕێی ڕموز یاخود بڵێن هێمە ئاماژە ئەگوازرێتەوانێ یاخود بڵێن لە ڕێی وێنەشەوە ئەگوازرێتەوانێت تەنانەت ئێستا کە لە ناو دنیای سۆشەڵ میدیاین خطابی کراهی لە ناو ئیمۆژیەکانیشە ئەگوازرێتەوانێت کە بە پێشووی بە شێوەی دەموچاوە جیاوازەکانە یعنی ئەمە پێناسیەکی کورتی گشتیە بۆ خطابی ڕقوکینە کە خۆی لەمە ئەبینێتەوانێ هیوادارین هەر تاکێک لە کۆمەلگەی کوردی دوور بێت لەم گوتارە ڕقوکینەوە کە بە تایبەتی ئێمە ڕۆژانە بەرلێشاوێکی زۆر لە پەیامی ڕق و قیناوی و پەیامی تونوتیژی هەر بەیانی هەڵئەسین لە خەو لە ڕێ مۆبایلەکانمانەوە ئەم پەیامە زبرانە ئەبینین ئەم پەیامە زبرانە ئەبیستین بە هێما بە وێنە بە تەنانەت بە ڤیددیۆ هەمووی ئەبینین لە ناو سۆشەڵ میدیا بەداخەوە لە ڕاگەیانی کوردیا هەمووی ڕەنگی داوەتەوە بەبێ جیاوازی بۆ ناو ڕاگەیانی هەموو ینی هەموو حیزبەکان ڕەنگی داوەتەوە نەگەر بڵێ ئەمە دەستگایە کە سەر بە سینە سەر بە سادەیە سەر بە حیزبێک یان حیزبێکی دیاری کراوە بۆیە ئەمە گشتگیریە شمۆلی هەموو حیزبەکانەکە زۆرجا بڵێن نەکرد حیزبەکانی ینی کەسێک سەیرەکەی خۆی بەتەنایە کاکە خۆت کردی تایبەتە پەیجێکی داناوە سایتێکی داناوە پێگەیەکی ئەلکترۆنی داناوە لەوەش ینی ئەبینینەوانێ ئەم هەموو پۆستە ڕۆژانە خەڵک لە فەیسبوک ئەیکا ئەم سری ئەم هەموو کۆمنتانە کە ئەو کۆمنتانە خوێنیتەوەڵی کۆمەلگەی ئێمە بۆ ئەوە چونکە خولیای گەنجانە ئەمەش بکەمە پرسیار بۆ بەڕێزت ینی زۆر زار لە یاریەکانی کوردستان ئێمە بەتایبەت لە ماوەی ڕابردوو ئەمەمان زۆر بینی یانەی شارێک لەگەڵ شارێکی تر یاری هەیە ینی ئەنجام لە بەرژۆندی شارێکیانە هاندەران هەموو بەیەکەوە هێرش دەکەنە سەریەک پێدوانی ئەمەش زۆرێک بێت لە گوتاری ڕقبەرایەتی کە کاریگەری لەسەریان هەبووە گوتاری شارچێتی گوتاری ئەوەی کە ئێمە زیاتر لە یەکتر دوور بین یەکتر قبول نەکەین بێگومان ئەزانی خۆی ئەوەش دەرەنجامە
ئەو خۆی کاڵەیە کە بەیەکە گەڵێ بە ڕۆحێکتێکی وەرزشیەوە وەری بگرا ینی بۆ ئەوەی هیچ ڕقی لە دڵیان نەمێنێ ئەمە یاریە یا تو ئەیبیتەوە یا کەسی بەرامبەر ئەیباتەوە ئەوە قسەیتیان نیە خۆ هەردووکی بێکەوە نایباتەوە ئەبێ ئیلا یەکێک بیباتەوە یەکێکە نەیباتەوە جارێکێکە لەوانێ ئەکەس بێتەوانێ ئەوی تر بیباتەوانێ بۆی ئەڵێ هەموو شتێ بە ڕۆحێکیتی وەرزشیەوە بگرا بۆی کەس ئەو ڕق و قینەی لە دڵان نەمێنێ بەڵام ئەمە لە دوای هەموو ئەو تون و تیژانی ترەوە هاتووە ئەمە ینی ئەو ڕقگرتنەی کە لە بینی شارێک و شارێکە ئەکرێت یاخۆت شتێک ڕۆیە لە شارێکی کە پێی خۆشە گاڵتەی پێەکە ئەمە هەمە لە چی و دروست بووە لە ئەنجامی کەڵەکەبوونی ئەو هەموو تون و تیژەی تر کەڵەکە بووەکە من ڕقم لە تۆ بێت لەبەر ئەوەی کە تۆ لە شارێکی تری لە ژێردەستی حیزبێکی تری سەر بە حیزبێکی تری یاخود سەر بنەتەوەیەکی تری يعني باشا بالفعل ئەوەی کە جەنابەت ڕاستە يعني با دوو تیپ یەکێکیان بدۆڕێ يعني چ پێویستەکە من کەلوبەل بشکێنم بێم سەری تۆ بشکێنم يعني ئەمە هیچ ضرور نییە بەس ئەوتمان وەکوتم ئەم تونوتیژە کەڵەکە بۆی یەک دنیا تونوتیژی پێش خۆیەتی مامۆستا بەناس تو باسیەوەکەی کەم تونوتیژیە یاخود ئەم ئالۆزی دەرونیە کەڵەکە بووی پێشووترە بەڵام هەر یەک لێمە گەر سەیرێکی ڕابردوو بکەین ڕابردووی خۆمان و ئەگەر بە بیریشمان بێت لە کۆندا تێگەیشتن یەکتر قبولکردن زۆر زیاتر بوو بە تایبەت لەناو کووردا حتا ئەگەر لە ڕوو ئاینیەکەەوە سەریکەین ماڵێکی کریسیان لەگەڵ ماڵێکی مسلمانە بۆنەکانی هاوکاری یەکیانە کرد سەردانی یەکیانە کرد نەتەوەیەک لەگەڵ نەتەوەیەکی دیکە هەرچەنە ئەو کاتیش هەر حزب هەبوو هەر سیاست هەبوو هەموو ئەمانە هەبوون بەڵام هۆکاری سەرەکی گۆڕانکاریەکان چییە بۆی کە ئێستا گەنج بە تایبەت گەنجێکی پڕ لە ڕقوکینە کە زۆر جار لە ناو سوۆشیال میدیا دەریە بڕێ ئەی ڕژێ بەسەر خەڵکانێکی ترا بەبێی بیناسێت وایە ڕاستەکەی ینی خۆی کوردبەوە ناسراوە کە میلەتێکی میوان دۆستە میلەتێکە ڕۆحی کۆمەڵایەتی تایە پەیوەندی کۆمەڵایەتی بتەوە بەڵام ئێستا سەردەمەکە گۆڕاوە ئەو ڕۆحیتە کۆمەڵایەتیە ئەو پەیوەندی تون و تۆڵەی کە هەیبووە لە کاتی خۆیە ئێستا ینی چەندین ساڵ بەسەریا تێپەڕ بووە هەر ئێستا هەر خۆمان ئینگلەی لەوە ئەکەین کەس هاتوچۆی کەس ناکە هەر کەس ڕائەکە بە دوای بژێوی ژیانی خۆیە کەس ناچێتە ماڵی کەس زۆر جار ئەوها گوێمان لەوانە بۆ لە بەرنامەکانە لە پەیوەندی خێزانیە ینی ئەمە هەمووی دوای زین چۆنیەت لە دوای ڕاپەڕینەوە بەداخەواڵێم زۆر بەداخەوە لە دوای ڕاپەڕینەوە ئەم پەیوەندیە کۆمەڵایەتیانە هەمووی کاڵبووتەوە لە ئەنجامی ئەوەی کە بۆ نمونەیانی منەڵێم حیزب کوردیەکان کە هاتنە مەیدان و بمانەوە نەمانەوێت توێژەکانی کۆمەلگا چینەکانی کۆمەلگا هەمووی دابش بۆ بەسەر حیزبەکانە ینی ئەوەی کە لە حیزبێکا ڕوئەیە لەسەرەوەیتە خوارەوە هەمووی ڕنگ ئەیاتەوە لە تەبەق و چینی خوارەوەیە ینی من کەسێکی سادەم یان میلم بۆ حیزبێکەیە بۆچی ڕقم لە تۆ بێ کە سەر بە مامۆستا بەناس هەر بۆ مەبەستەش کۆترێک لە پشتی تۆ وەستاوە لەسەر محاجەرەکە ببینیەوە هەر بۆ خۆی ئاماژێ بۆ ئاشتی و پێکەوە ژیان و جوانی بەشدار ئەویش لەگەڵمانە ئاوڕێک بدەیت تۆ سێری و کۆترەکەی کە لە پشتەوەی زۆر جوانە ئەگەر گوێت لێم بێ ئەنجا لە کاتی قسەکانت لەم لاترە بڵێ گەم لێتە زۆر جوان بوو کەر لە کاتی قسەکردنەکە من و هەکار چاومان چوە سەر ئەو کۆترە کە هاتووە و ئاماژێ بۆی کە ئەویش بەشدارە لەگەڵمان وەکو ئاشتیانە ویستی پەیامی خۆی بگەینە تەنیا بە ئامادەبوونی مامۆستا بەناس پرسیارێک دەربارەی سوۆشیال میدیا ینی پێ دوایە ئێستا لەو کاتێک کە سوۆشیال میدیا هاتۆتە بەردەست و زیاتر گەنجان و خەڵک بەگشتی بەکاری دێنێ و گوتارە ڕقبەریەکان زیادی کردبێت بێگومان من بۆیە هەر لە سەرتاوا وەکو پسپۆڕێکی خۆشم چمەنە ئەو باسەوە بمانێو نەمانەوێت پشکی شێری تونوتیژی بڵاوکردنەوەی ڕقوکی نەوتونوتیژی ئێستا لە ئێستاە تەکنۆلۆژیا بۆ خۆی زۆر دەورەبینێ سوۆشیال میدیا ئەوە هەر بە پلەی یەکەم دەورەبینێ هەرچەندە سەرچاوی تریشمان هەیە بۆ خطابی ڕقوکینە بەڵام بە دەرەجەی یەک سوۆشیال میدیا ڕاگەیانەکانە نەگەر سوۆشیال میدیا بەداخەوە ڕاگەیانەکان کە بینایان هەیە و موقعیان هەیە لە ناو شارەکانە ئێمە بینین لە ڕێی هەواڵەکانەوە لە ڕێی بەرنامەکانەوە یعنی قسە ئەکرێت کە بەڕاستی ئەوە بڵێ وەک بڵێ نەمەتێکی یا جۆرێکی تونوتیژی تایە بۆیە ئەمە
ئەمە وەکو ئەوەی دوایش بەداخەوە هەندێک گوێتان لە قسەکان نەبوو ئەوە بکەوتم خۆی کورد بۆ ناسراوە پەیوەندی تونوتۆڵ هەیە لە بینی تاکەکانیان لە بینی کورد و نەتەوەکانی ترا وەک جەنابتان وتان کە ئێمە بۆ خۆشمان دراوسێمان هەبووە هاتوچۆمان هەبووە لەسەر دینێکی تر بووە بەڵام ئێستا تۆ لەسەر دینەکەی خۆشتێک خەڵک نایەت سەردانت بکە کەڵبەتەوە ئەمە هەمووی وەکو وتمان ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەم لە دوای ڕاپەڕینەوە کە ئەمە گۆڕانکارێکی زۆری بەسەرا هاتووە تەکنۆلۆژیا ڕۆڵی گەورەی بینیوە وەکوتمان ڕاگەیانەکان بەگشتی ڕۆڵیان بینیوە حیزبە کوردیەکان ینی بوتە وەکو پێشتریش وتم زۆر بەداخەوە لە جاتی کار لەسەر سەقامگیری یەکانگیری کۆمەڵگە بکەن لەسەر ئاشتەوایی بکەن سیرێکی پەیامەکان هەمووی تاکەکانی لە یەک دوور خستوێتەوە هەر تاکەی میلی بۆ حیزبێک ئەچێ ڕقی لە تاکەکەی تریتی ئەگەر ڕفیقیشی بێ ڕبەکو کوتم ڕقی لە شارێکی ترە لەبەرەوەی کە لە ژێردەستی حیزبێکی ترە کە ئەمە زۆر زۆر هەڵەیە ینی ئێمە نابێ ئەو شتانە تەئسیر لە تاکی کورد بکە و بە دەرەجە یەک ئەو سەرچاوانشی کە ئەبێ ڕۆڵ ببینن لە نەمانی ئەم خطابە کراهەیە ئەوەیە کە ڕاگەیانەکان بە دەرەجەی یەک کە ڕۆڵ ببینن لە ڕێی بەرنامە ڕۆشنی بەڕێستان ئاماژە بەواکەن کە پەروەردەیەکانەوە ڕاگەیاندن جەخت زۆر لەسەر ڕاگەاندن کردەوە لەسەر میدیا بەگشتی ڕۆڵی ناوەندەکانی خوێندن چییە هەر لە قۆناغی باخچەوە هەتا زانکۆکان و لەگەڵەوەشدا مامۆستایانی ئاینی چونکە ئێمە میلەتێکی دیندارین و زۆر پابندبوونمان هەیە بە ئاینەوە ئەم دوولایەنە چ کاریگەریەکیان هەیە لەسەر بەرەنگاربوونەوەی قسە و ڕقوکینە بەرامبەر تاکەکانی کۆمەڵگا ڕاستە من پێشتریش ئاماژم بەوەوتم چەندین سەرچاوە هەیە یەکێک لە سەرچاوەکان کە پشکی شێری بەرەکەوێ ڕاگەیاندنا بەڵام بمانێ و نەمانەوێ مامۆسایانی ئاینی لە منبەرەکانی مزگەوتەکانەوە ڕۆڵ و کاریگەریەکی زۆریان هەیە لە بڵاوکردنەوەی گوتار بەلای ئیجابی بەلای سلبی یعنی مامۆسایەکی ئاینی 500 کەس لە بەردەمی دانیشت و ئەتوانێت بە یەک وتە ڕقوکینەی تابێ هەر 500 کەسەکەت بۆ تونوتیشکە عکسەکەشی ڕاستە کە ئەتوانێت منبەرەکان بەکاربهێنێ بۆ بڵاوکردنەوەی گوتارێک کە ڕۆح و محەبەت و خۆشەویستی لە ناو پەیامەکەیە بێت و تەنانەت ئەو پیاوانی کە ئەچنە ئەو وتانی کە وتارانی کە مامۆسایەکان ئەیبێژن کە تایە باسی ڕێزگرتنی خێزان بکرێ باسی ڕێزگرتنی ژنان بکرێ لەلایەن هاوسەرەکانیانەوە باسی ئەوە بکرێت کە ئێستا ئێمە زۆر ئەیبینین تونوتیژی زۆر بڵاوە ینی قەت بوو لە کۆمەڵگەی کوردیا تۆ باوک کوڕ بکوژێ کوڕ باوک بکوژێ برا بکوژێ ینی ئەمە زۆر زۆر نامۆ بۆ بە کۆمەڵگەی کوردی بەڵام ئێستا زۆر ڕێژێکی مەترسیدارە بڵاو ئەبێتەوە ینی ئەبێ مامۆسایانی ئاینی بەڕاستی زۆر ڕۆڵ ببینین لەمەیە ئەوان ڕۆح و محەبەت بڵاوکەنەوە چکە بمانێ و نەمانەوە ئێمە میلەتێکی موسڵمانین مامۆستای ئاینی زۆر ڕۆڵی هەیە لە بڵاوکردنەوەی وتاری ئیجابی وتاری ئەرێنی بیا بەگوێی خەڵکا بۆ ئەوەی بکوتم بمانێ و نەمانەوە مادەم ئێمە کۆمەڵگەیەکی موسڵمانی خەڵک زۆر بەگوێی قسەی مامۆسایانی ئاینی ئەکات لەبەرەوە ئەوان ڕۆڵی سەرەکیان هەیە ئەنجا وەکو ئاماژت پێدا پەروەردە هەر زۆر گرنگە هەر لە مناڵەوە تۆ توانێت ڕۆحی ڕقوکینە بچێنی لە ناخی مناڵانە چۆن مامەڵە بکات لەگەڵ هاوڕێکەیە ئەگەر لە کووردە ئەگەر مسلمانە ئەگەر غەیرە کووردە ئەگەر عەرەبە ئەگەر هەر میلەتێکی ترە ئەگەر جوولەکەش بێ ینی المهم هەر میلەتێکی تر بێتۆ ئەمە لە ناخی مناڵەکەتا بچێنی بۆ ئەوەی کە ئەو فەرق و جیاوازیە لەگەڵ جنسەکەی بەرامبەر کە ئەم نێرە لەگەڵ کچەکەیان نیکە یا کچەکە لەگەڵ نێرەکە ئەم جیاوازیە نەکەن لەگەڵ ڕفیقەکەیان تونوتیژی نەکەن و ئەم بۆ ڕۆحی محەبەت و خۆشەویستی لە ناخی مناڵەوە بچێنە هەل لە ڕەوزەوە کە ئەچێتە قوتابخانە وردە لەگەڵ یا گەورە ئەبێ ئەم پەروەردەیە ئەچەسپێ لای مناڵ کە تۆ ئەم پەروەردەیە چەسپا لەگەڵی ئیتر لە گەورە بووناوە عزت ناکێشی لەگەڵی هەر بیڵێت و بێڵێتەوە بە قسەشت ناکە ئێمە ئێستا لە گەورەیە فێربووین نەسیحەت ئەەکەین بەڵام ئێمە ئەبواە خۆی ئەبێ پێشتر ئێستاش نەچۆ بچێ ئەبێ پێشتر لە پرۆسی پەروەردەوە خۆی ئەمە بکرێت ئیتر تۆ کە لە بە مناڵی شتێکی باشت چەسپان لە ناخ و لە مێشک و لە دڵی مناڵە خۆی وردە ئۆتۆماتیکی لەگەڵی گەورە بێ هیچ پێویست ناکات لەگەڵ تەمەنێکی گەورە بوونە تۆ لەگەڵی هیلاگیت و تاقەیەکی زۆر سرفکەیت و مادەیەکی زۆر سرفکەیت لە پێناویە مامۆستا بەناس حەمە ڕەشید مامۆستای زانکۆ پسپۆری ڕاگەیاندن زۆر سپاس بۆ تۆ بەم بەیانی لەگەڵ مابووی سپاس بۆ ئەم ڕوونکردنەوە جوانە سپاس مامۆستا سپاس بەوەش